بەڵێ بینەران و بیسەرانی بەڕێز ئەماڵی سپایس بوو کاک جەزا کاک گورە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش سڵاوی جەلال گۆڵەی و میدیاکانی گەڕیانتان لێبێ دوای چەند مانگێ هاتمەوە خزمەتان و لە خزمەتان نابم هەڵبەت دەمەوێت ڕوونکردنەوەی بەم لە خۆمەوە بۆ هەموو کەناڵەکانی میدیای گەڕیان و بۆ ئەم بەڕێزانە من سپاس بۆ خی گەورە هیچ عاجزی و کێشەیەکم لەگەڵ ئەم کەناڵە و ستافەکەیان نەبووە بەڵام ئێمە ویستمان گۆڕانکاریە بکەین بەڕاستی گۆڕانکاریە لە کەناڵەکە بکەین و سپاس بۆ خۆوا بزانم کردوشمانە هەموو کاتێکیش پەیوەندیم لەگەڵ کاک بورهان و کاک جەزایە من پتە بووە و بەدایمی پەیوەندیمان نەبووە بەڵام دەرنەکەوتنم هۆکارەکەی ئەوە بوویستمان ئیشەڵا گۆڕانکاری بکەین بۆ پشتیوان بەخوا گۆڕانکاریەکی باشی ژەکەین و لەمە دوا بەرنامەی جوانتر و باشتر و شاستر پێشکەشەکەین ئەم ڕۆ جعفەری پاکەتی خۆمان ئەی باوکم وتوێت ئەگەرە و پرۆسوورە نێتەوە جیازەکە تازە ناکەمەوتم با بە من 37,000 ئێمە با تازە کاتەوە ڕێزم بۆی هەیە خۆشەویستان ئەمڕۆ بەرنمەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ هونەرمەندێکی زیادە ئەزیز لەگەڵ هونەرمەندێکی جوان کاک عوسمان عەبدی مەریوانی میوانە لە ڕادیۆی میلی گەڕیان و لە تەلەڤیزۆنی گەڕیان کا عوسمان زۆر بەخێر هەردوو چاوم ئەزیەتی کێشە یاخوا بەخێر بەی سەر چاوەکان زۆر خۆشحاڵم بە بەرنامەکە و زۆر سەرکەوتوشم بە دەستخۆشیەکەم لە مەسئول و بەڕێوەبەری ڕادیۆی گەڕیان خۆشەویستە لای ئێمە بۆ ئەو کەسانیشە کە هاوکارن لەگەل ئێمە هەچاویان ماشەکەم ئەم دوو بەڕێزیشەکە زەرب و باڵابن لێ دەن هەر بازم خۆم بە سەرکەوتۆ زانەکە ئەمانە هانە لامە یاخوا بەخێر بێ سەر هەموو لایەکتان بێشەڵە بەڵێ زۆر بەڕێز کاکە دیاری باڵەبان گوڵەکەی گەڕیان دەستخۆشی لێ یەکەم عەزیەتمان نای وابزانم زۆریشمان لێ کردووە جنا بەخوا جوانکاریەکی کردووە زۆر زەخمەکە دیاری هەر منەڵە قسەنەکەی پێکەنم لوتم هینە بژاوتم کاکە کرێشتیوە کاکە ئالانی دڵ و گوڵ ئالان جانێوارە بیگۆڕیاگار لێ بێ بەڕێوەبەری پەیوەندیەکان ئێوارەش سپرایزیان بۆ کردووی بە بۆنەی هاتنەوەی من بۆ ئێرەیتر نازانم بەخوا چیە کاک بوران دەستخۆشی بۆ کاکبورانی بەڕێز کە هەموو کامێرەکانی تەلەڤیزۆنی گەڕیانی کردوێتەوە دەستخۆشی بۆ کاک جەزای بەڕێز سپاسی کاکە ڕێبازەکەم کاک ئەحمە خۆشناوەتی هاتمەوە شایب جان چاو ماجەکەم برای ئەزیزی منی خۆشەویستان زۆر سەرتان نایەشێنم ئەمڕۆژ خۆم ئامادە نەکردبوو بەڕاستی کاک جەزا هەر لە پڕ هەڵیامەژوورەوە ئیشەڵا بەرنامەیەکی خۆشیش پێشکەشەکەین ئەچینە لای گۆرانێکی خۆشی کا عوسمان و ڕاستەوخۆ لە خزمەتان نابم بۆ پەیوەندیکردنیش ژمارەکانمان نێتە سەر شاشەکان لە خزمەتان نابی فەرموو پێشکەشی مامۆستا جەزا و هەمووتان کاک بەرهان شایەتێ بێنە توخوا بن بەتاڵەکەوم شایەتێ بێنە ئۆ بن بەتاڵەکەوم ئەم ژابە چرای زمسانێ بێژە بە یارم لێتخواغە من نەگرێ لێ دڵ هەتاکو ئێمە ئاغە هەنەربی کاگۆ هەتاکو ئێمە وێ ڕۆ هەناربی کێگۆڵ
بولار ولنجاو سوزي كالبي 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 ما يمالك وام شايت بينا ضليان بين بتالك وام شايت بينا بين بتالك وام سردوكاني سورة لكي تخوى شمير رضاني سورة لكي آغا شمير رضاني مردن وي مردن مردن جاريك كان رفيقان وكم قرى وشارك هاي برخجيان هاي ريشاني رومد بيني جلال الميقولاني مشيكم وطخواتو فرازيزي نازان مشيكم أوفر عزيزي ميوانا شكولي ضليا شوي فايدي ميوانا شكولي أو شوي فايدي صوتي كالبي وا بەخێرێتەوە یاخوا بەخێرێتەوە بەڕاستی منی برد بۆ منتیقەی ئاوێسەر و ئەو سێبەری بنگوێز و کانی و جۆگە و ئاوایشەوە بۆ لای منتیقەی خۆمان هەر پێنجوێن بۆ زرێبار و مەریوان و یاخوا دەمە خۆش بێت دەست و چاوە خۆش بێت مام عوسمان با بڵین تۆ لە ساڵەکانی چەندەوە خەریکی وڵا جەلێرگیان لە 10 ساڵەیەوە ئاکە ماشەڵڵا شکر تەمەنە چەندێت تەمەەن درێژ بی تەمەەن لە دڵ و 16 ساڵمە لە تەمەنە جاران وان نەبوو لە تەمەەن عەسڵیە ئەیسە 62 ساڵم ئەی ئافەرین ئیشەڵڵا حتا سە مسۆگەرە بی بە قوربانی هەتا سەیش ئەیڵی تەبە دەنگێکی خۆش جا ماشەڵای لێ بێها فول فۆلکلۆر و کوردەواری ئیشەڵا خۆشترە بێ من بەڕاستی بە ئێوە جوانم تۆ خۆ جوانی خۆ بەڕێز ئەم کوڕە جوانانان لە لاماوە ئەوە مەسوولەکان کابران ماوەسە جەزای خۆش ئەی تۆ قسە بۆکەم لەکوێ ژیت من ئیسای فعلەن لە مەریوانە ئەژیم ولی جارجارێ تێم بەخوا لەبەر مەجووری چون هەموو ڕۆژێ گۆرانی و بەرنامەژنی و پارێکیانیە وەسای لە فرۆشم و هەروە بینبێنیش ئیتر باخێکمانەیە لە دیەکەی خۆمان جا من زۆرتر ناسراوم بە مامۆسا عوسمان قەسا 50 ساڵ بەدەم گۆرانی کەشۆ خەسا بووم بە قەساب زۆرتر خەڵگەم ناسێ هەم بە گۆرانیەکەش لە منتیقەی خۆتان بە قەسا و فرەتە ناسراوە قسمان خەسا یاخوا لە شە ساغ بێت جا ئەمە تۆ دوو جار هونەرمەندی خۆ قەسابی جوانترین میهنەیە و جوانترین پیشەیە لای بەس کە قسە کرد بە قوربان ڕازەکە ڕووکەرە مایکەکە لە دەوری گەڕێت ناماشەڵای لێ بێگە ئەوە نییەڵێ بە دڵ شانزەم خوا برام ڕۆنە بێت مام بەسا جەلالیگیان خۆ ئەزانیشی ئێژێ دڵمە بەدە دڵ ئازیزەکەم گوڵاڵە سووری شەو پاییزەکەم
ئەگە ئینسان هەر لە مێش خۆشیە بێ و هەر لە مێشکی لە شایە بێ و بیری بەلای خەفەت و مەینەت و قسەی خەڵکۆ نەبێ پیر نابێ ئەوە ئەوانشە پیرە بن یا پارێ زۆریانەی خەفەتی بۆ خۆن کەس نەیجێ یا بیان کوژن و پارەکە خۆن یا وەکی تۆزێک تەماحیان زۆرە مشقنجیاون ئیتر لە فکر پوڵەکانە خەفەتە خۆن و زوو ئەرزن و پیرە بن ئێمەش ئومێدوارین لای خوا ئەوانە کە سەخاباتن و خواناسن هەزیاتریان پێ بە ئەوانیشەیە کاگەرێکیان خێر و خێرات و چتکەن و مەسەلە کۆمە خەڵکن بەشک و خوا دڵیان نەربکانش باش بن ئیشاڵڵ یا خۆوانیشە مسیبەتیان یخوا ئیشەڵا ڕەحمیان پێکەوە کا عوسمان بە حکمی تەجروبەی چەند ساڵە کە لە ئیشی هونەری کردووە با بڵێ بەسەرهاتێکی کە لای خۆ زۆر خۆش بێ شتێکی خۆشە بەسەرهات بێ وڵا بەسەراتمان زۆرێ ئەچون بۆ شایی وەک دوا بوو جەماعەتێ 30 نەفەر 20 نەفەر خەڵک دیەکان گشتمان کۆ بووینەوە یان و بڕۆن مامۆستا عوسمان بێنن با گۆرانیوان بۆ بێژیتر لە 3 دیا لە 4 دیا زەمان قەدیمە گۆرانی وێژێ بوو بەڵێ قسەوە ناگەم کەسێ لە بەرخۆیە چوو بێ بۆ بارەدارێ یا بۆ باخێ هۆرەیەکی بێت لە خۆیەوە سەرگەرم بوو بێ باش نا گۆرانی ئەسڵی 4 ئاوایش گۆرانی وێژێکی تیا بوو مەسەلەن ئێمە لەگرا کوڕێکمان بوو چۆڕی پێژن هادی ناوە هادی شەفە چاوڕژ ئەو بەزم هەورامی گۆرانی خۆشیەوت ئەو لەو بەرەبوو من گەم بۆ گر من لەم بەرەوە گۆرانیمە و گوێگر بۆ من یا مەسەلەن لە یەکەوە شارانیە کوڕێ بوو عەباسی ناو بۆ عەباس حاجەکەی مەشهورە و گۆرانیەوت لە نەژمارە کوڕێتە بوو هەمە نەژماریان پێوە سەوتی خۆش بوو لێ مامۆستا عوسمانی شاها گۆرانیەوت ئیتر بەڕاستی ئەمانەی ئێمە جوان بوون بەلامانەوە کەسێ حرمەت و ڕێزی بۆ تاین کرداین ئێمەش حرمەتمانە گرت و لە ناو مەراسمێ لە شوێنەکە حرمەتمانە گرتەوە ئیسا ئینسانە و ئینسانە سە تەنها خۆی لەبیر نەبێ جوانە ئەچوونە ناو مەراسمێ کاکە شەو قەسابیش مەکوی جا قەسابێ چاکیشم چاو لە تەمەنمە نەوێ دەی من قوڕی کوێ بکەم بەسەرما خۆم جەژنی قوربانە من قەسابێکم لە چەند چەماڵ بووم خوا هاوار وەڵی خواخوام یەکی بیتایە ئەوە بی جوانەگا یەکی بیتەوە سە سەر حێوان وەرە ئێمە دوودانە یەکەم بیکە منجڵ ئەما لە ئاخرایانەوە بۆ 20,000 پێناوت بدێ خۆ بە سوالکەری نام برا 20,000 بوو یا کەورای دەوەڵا ئەما تماشاکەی لە بازە شوێنە یەکاکە بێ ئاچایە بن بە مامەسمان با بە زۆگەرانی بێژ با خۆ سوالکردنی و چایم بۆ چییە تۆ ڕازەکەی گەڵایەخە بە گیرفانمە ئەمە قسەیە باوەڕێ برا زۆر عیبە 250 شاباشکەی لە شوێنێکە ناو شوێنەکە نایەژم شاخەم و کەس گشتمایتیا بێ ئەمە شوێن لە ناو جەماعەتێکێکیان 250 داناوتم وەڵایی چاوخۆی کرد کرا لە 250 خاص دڕاوە کا عوسمانەوە هینە ڕێگەڕان چی باوکی باوکم من ئایسە بەقەی مێلوورە زیاتر گەڕم بەقەی خاڵا و قازەکە بە ئاسمان زیاتر گەڕم دە تۆ قسە بۆکەم وتم بەسەرهاتێ خۆش بەسەرهاتەکەی چێشم ئەچینە ئانێکە قەسابیمانە کرد بەڵێ گۆشتەکە توا کراوە و کاکە 3 نەفەر 2 نەفەر بێوکە کیلوێکیان نەسن بەربانێکی گەورە بوو ئەمە هەرێکێ بەشخۆی گۆشتێ برژان لەو کاتا منژە کاچوون بەشخۆم برژێنم دوو کەڵێکمە کرد و باوەشێن مکان لیانە شێوە بەجێ بەشەکەی خۆیان سخوالیان قسە ناونانەکەی ئەمە لە عانەکە دامانەنە ئەوەی دۆڵە ئەو پارچەی من توام کردە زۆر باجە دوکۆرە با بۆ خەتغازم لێ بێنن بەخوامەگە نەمزانی بێ ئەو یەکەکەی جابرا بۆ ئەو نەزانی بۆ ئەو نەزانی ئەیا ڕفانم لەم بانەکە بۆ بانەکە مەشکەژنێن پێ بکەن ئاوا بمکێشن وتم با خۆمە ڕووماڵان ناکێشن گۆشتە ئازا بۆیان و بەش خۆتان هەڵگەتایە ئەوەکەی برا ڕۆ پچیشکانم ئەوەکەکە بە سەحبەتەوەی باو کە ڕۆم سەگوا بە کوشتمی بێگۆشتی کردم یەکێ لە کەڵکۆ خۆی سەخوارە یەکێ لە عینەوی لە قشخۆی لە خەفەتا نییە مەزبوط نەبوون ئابم جۆرە کورە هەڵە ساز خواڵیانە خۆ لە بای بەشە گۆشتی خۆیان ئەمە کاکە بۆیە پیر نابێ ماشەڵڵا وەڵای گوێم لە خەفەتوشنی ئەچینە لای بەرهەمێکی تری مام عوسمان و دوایینەوە خزمەتان جا ماشەڵڵا ئەمڕۆ خۆ لە تاو قسە بەخوانا گۆرانی بەرناکەوێ مامۆساگەنیا باڵمان مەکەن یا قسەی خۆشی نەخۆ من خۆم بەوە ناسراوە 2-3 مانگیشراوە نییە شتێکی بە چەپڵە پێڵە مێسە ئەمەیان لە بەرتانە بە خۆمان نەزانی دەی فەرموو خوشنك كم شاول لا ببرا أو بزينب هم
برخدياني ويبا خافدنا خوم هاوکارانی خۆشەویست نازانم چییە بەدڵەیانی ئازۆر کزم ماتە نەرمەندەکەی عەزیزیانی ئادەڕۆژەڵاتە نەرمەندەکەی زەینەگیانی وای دەڕۆژەڵاتە نەرمەندەکەی باوەندیانی بۆ نەڕۆژەڵاتە كان خاوتوه أضلقيان وخرمان قل بنجي والشمشال زين بيه وانا يا بعض الله وكتر بنديدة ضامن بوي بكرم زينيان ودوها موسيلة ضامن بوي بكرم وي طلقيان ودوها موسيلة وخاني خاية درعي منوتو أغشاو كرل ولا ودنياي أما عثماني أغبر خكام وبوشي دنياي خێر بیتەوە و دەمە خۆش بێ و دەست خۆش بێ گۆرانێکی فۆلکلۆری کوردی جوان بوو دەستخۆشی بۆ برای بەڕێزم کاکە دیاری و بۆ کاکە ئالان ڕفیق منی دەستخۆشیان لە یەکەم چیان ماچەکە دەستان خۆش بێ بەڕاستی گۆرانێکی خۆش بوو مام عوسمان کوردیان هەڵبەتە خوانەی بڕێ مناڵی گەورە و لەخوا مناڵ باشمێ کچی چاکمێ ژنی باشمێ باش لەخوا بەزیابێ هەر با بڵێن دوو چاو بووە نەبووە بە چوار ئەرێ هەر دوو چاوەکەی وەڵی خۆ بەو دڵەتەڕەوە بووە پێ شەشێکی بێنایە بەس پێم سەیرە خۆهانیمە لەسەر کەیبانومانمە ناخۆ خێزانم بەقی چاوم خۆشمەوێ وەڵا ئای چۆن یعنی چەندە هێناوە وەڵا شەو ڕۆژ لە پامادانیشە تووڕە نابم تو خوا ئارە بەخواونە دڵم باشە ئەی ئافرم ئەی ئافرم وەڵی مەقسەم لە ماشەڵات دڵتەڕیەکە بوو جا پیاوی دڵتەڕی وەکو جەنابە
بە یەکژن بەخوا هین نابێ وڵی تۆ زێژن کە بێ حەز ناکەن ژن بێنی بەسەریانە خۆ هەروایە هەمووی وایە ئەڵبەت لە مەسلەی شەرعی شۆگەڵقن پێشەژنمانی ئەوانشی ئێنی پێشەژن ئەمە گشتی فشەیە کوڕێکمان هەنەبەندێکی چاکە کێ یادگاری مامەسایەتگار لە مەریوانە ئاسیێ کلیپیدا بەڕوودەوە ئەی ئافرم لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ بە قوربانم ئەویش برابشەوەز برازایەوەز جامە بەس ژنەکەی دەکاوت و ژنیەکی حەز ناکەن ئەناخۆ جەماعەتی عێراقی هەن فرە بسڵمانن ژنیان ئیزن مێردەکانیان نەدا ژن ئێنن وەلێ هین لا ئێمە کاکە بەخوا شێت و هار بە بۆ ژنێتر ئەو ژنە نایەژێ بڕۆ بێنێ هەرێژێ خۆم دێ با و خۆچی دێتی هەڵەسی دەسەگری پڕە خاڵ و هێزیتیانێ بڕێ بڕادی شادم کاورا شەشی لایەق بێ براسێ من کەدرۆ خۆش نییە جا بازێک پیا و ڕاز نایەژێ بازێ پیا و خۆی ناشکێنێتەوە لە مەسلەی شەرعیە فۆقی دووژن کافیە لە مەسلەی خواردن و خەرجاوەڵا شەشم بۆ بەخێوە بێ ئەی ئافرم وەڵی باوکم من بم لەبری براژن ڕێک نییە ئەڵم ئادەی دەبێنە ئەخوا ئەو ئەخرێ پێ بدایە تا ئەڕمە دڵی باشوایەتی بە تۆ بەس تۆ قسە بۆ کەمە هاتوو چۆی کە تۆ ئەیکەی دەردی کاک جەزاڵێت تۆ بڵێ شتێکە لێرە بنیادنە نابێت بخواونێکی جودامان بۆم نانریە بۆ ڕووم نیقسان لێلاکەم دەوەرە کاکە شەرم ژن چاوکەم خوا بەڕاستە بەخوا خۆی نەپارەتۆ لێم حەزم لێ نەقسە وەکو خۆم وای کورە داماوی نەدوو مامەسەلەوە ناچێتەوە ئەبی من ئەبم بە تەلەبەی تۆ بەشکەمە خۆیەکە هەوڵێ کۆرە وەڵا بی بە تەلەبەی من هەرتیاتی نەکەی شتیوان نەکەی باوکم ئاخر ئەڵبەر ڕێزمێ بۆ عێراقیەکان خۆ بێوژن و کچی فراتیا حەزیان لەوەی نەکچ بێوژنیان بن بە پیا و چاک ئەنا خۆ بەخوا من ئایسە ئەوەی کە خۆم ئازانم جسم و قەلب و قسەی خۆم چییە خەڵکی وا بمناسێ خۆیان بە هادیە کچ و بێوژنم بۆ هێنن ئەوە مشکلەکەی من و تۆ نمومان نییە مشکلەکە ئەوەی بەقەیە گەر بەخوا هەر من داماوە گاور وەک من بەخوا برایەکی چاکم دەستکەوتوە یاخوا بەخێر بێت ئەچینە لای بەرهەمێکی تر و دوایی یەک دوو بەسەرهاتی خۆشم بۆ هین بکە باشە بە ساقەم
كشيكا بعصمة قنا ويخرنا مال وخرنا خرنا يناولان دزلنا يدز دمنا ومنكولات دزلنا يدز وي 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 هاي دزلنا منكولات خاني خدايا أمادو مانا بعصمة دنيايا أمادو مانا بعصمة دنيايا ويخرنا مال وخرنا مال وخرنا وخرنا عيني وقلان دلنا يدل دملا مكولان دلنا يدل هاي دلنا مكولان على كبير والجاري جاران عاشقارينيا أما بينك هاي خليا لتشاوم لتدوري تويا وي هي ضواناوم وي خرن أما خرن أما خرن وخرن وخرن خرن عيني وقلان دزلنا يدز ودملا مكولان دزلنا يدز دملا مكولان قرية الصيف يا بولان الصيف يا بولان الصيف يا بولان ترى الصيف يا بولان برمي الحوشكي عالم وبزلان رز الحوشكي ظلم وبزلان حرق ظلم ظالم وبنراني عزيزي یاخوا دەمە خۆش بێ دەست خۆش بە کاکە دیاریگیان دەست خۆش بە کاگەلانجیان دەست خۆش نانکورە ماشەڵڵا بەخوا تەڕیەڵێەوە بەڕ بەخوا سێزا بەس بەزانم ئاک باوکەنە ڕۆژاخۆ بە دوو هەفتەی تر تەواو نبینەگە ساڵێ کاکە لەو کاتەوە منی ئازێ مەڵم گوێم لە بانگە پیرۆزەکە بوو من لەبەر کورە لای خوای چی بکەین وەمزانی بەخۆ مەڵێ خەجاڵت نەوتم خەجاڵەت بین لای خوا بانگەدەن باش کا عوسمان کوری گیان دیارە زۆر گەڕاوی وڵا فرە نەگەڕام بەقی سێزان نەفەر گەڕاوم ئاگە ماشەڵڵا کوێ چووی لە عێراقا ئەگە بێژی ناویان بێنم وڵات دەڵێم وڵات داخە دێ وڵادەی ئێدەی لێ ئەحمە کوردستانی هەرێم نییە با شارەکانی گشت بێژمە هەر نە چەند وڵات گەڕاوی با بڵێ چەند وڵات بەڵێ وڵا هە سێ وڵات سێ وڵات ئێران و عێراق و وڵاتێکا بۆ حساب دە وڵات شارەکان نێژم هەر زۆرم بەدڵە باش ئێرانە باش مامۆساگیان تەکی ئەوە تیکرار یەقی ناکە یەک مشکیلەمان نییە ئەو گۆرانی سەر لە سەلەیە چییە ئەوە بە تەپڵەکەەوە نابێتی باڵابەرەکەەوە بێ بە تەنیا خەر نەفەسم نایەنێ نانە باڵابەرەکە با لەگەلابێ کاکە ئالان داوای لێ بردنی یەکەمە بە نانە ڕێکەونەوەتان بەین نییە سراحەتی خۆتا وەرگرن ئەخوا پێخی هەوادی بێ ئەخواپی بانکە تۆ بێ ڕازە کاکە باتەواو شان بێ باوکە تۆ قسە بۆ کەم تو بەسەراتی خۆشم پێ شتێ خۆشم بۆ فریاکەین کوڕ بەسەراتەکە شێر لە دیوەخانەکە دانیشتین 20 نەفەر باش ئەخجا لەو ئانا دەمارە کۆڵ و پەسپەسە کۆڵی پێژینەوە ناچی پێژنەوە بە خەڵکو دوو پشت دەی جا ئەوشە نانوخی پێکەن چی پێژنەوە نینۆ کرد دانەی لەوانمە پێبوو جەماعات خەوتوینەوە وەختە منیش کوڕێ لاما خەوتو پوزی مووی زۆری پێوە بوو باش ئەیتر لە سعات سیاع بیشا خەوتو من خەوەر بووم
6 تاڵم ئاوا با دا و جوان هێواش و بەهی نانوگیرەکە لێم نەوی لێم نوێکە قیڕانی وتی باوە حەیزانە هەستن و پشت خواردنی منیش هەڵسام جێم ئەوەست و چوومە ئەو لەوە یەکێ لە بینمانە بۆ جا ئەو کوڕەت قنتەمەڵ بوو لە بینمانە لە بایەکەوەی زاتێ منم ئەویدا بەر شەق چۆن جا ئەوتە کوڕێ بانگەکە وتی کێ لاتۆ خەوتە وتی کوڕە عوسمان وتی دەید و پشتگنی عوسمانە وت ئەم براتخوا ئەو کوڕە لای خۆتوی زاتێ منم لە پەساد بە شاق با منش هەرتیەڵەدا وتی کوڕە عوسمان نە هاوارێکەکانەی جوتیان کوڕە باوە حەز عوسمانی و کەوراتە کوژ عوسمان جێ گێزاوە تۆ جاتخوا ئیسە نەماوە خۆ ئافریکا ڕەحیمی نابوو پیانۆ ڕەحیمەن گڵێ لە ماڵ خزمێکە مانا بووین ڕەحمانی نابوو جا ئیسە لە باخی شەعاو سێزەویمانە ماڵە کار ڕەحمانە خۆ ئافیان کە ئەو باوکوانیانە نەماون جا دوای ئەویشە بازەمەکە خەبەربوون و خەوتنەوە تا سەعات 4:05 بەیانی ڕۆشنی کردووە منیش بازی ئاو سەهۆڵم هانی هێواشی ڕژان مەژێر پشتیان پەنجەرە و درگام کردو زستانە کاکە بوویان کۆڵن چکۆلێ بەقی ئەم مایتێ بوو بوویان بەقی ئەم حەبلە بوو یەکەوتی برا ڕۆم لە ماسیە یەکەوتی گوێچکەم ماسیە یەکەوتی سەرمێشەیە خۆم داگت ولیان وتیان برا بەخوا ئەسمانێ بەشە خوانیە ئانێگرتان هەر یەکێ 50 شەقی بۆ تەواوکەن هەچی ئەگەیم بوان لە دوور ئەوێسان خۆبرایتە دەرەخەتیان نەیە هاتم دانەدانە بۆیان ئەلحاڵ وەڵا کاکە ئەمزانی 5 شەخسانێکە کەوتم بە ئەم شەقە نەخۆم کوڕە خۆشی لەو کاتا بوو ئایسە وایە گوێ دوو نەفریانە بڕی 6یانە کورد لەسەر ئەو سەعبەتە ئیسە هیچ کە تەحمڵ ئەوێ نییە باوکی باوکم ئەڕووی بۆ ئیسە ئەم برا ئەم شو برا ناکە باوک لە ئەولا ناپرسێ ئەولا لە باوک ناپرسێ شعرێکە ێژە من چی کەم لە دەر چەرخی زەمانە بۆ هەرکوی ئەڕەم بۆ سەوێرانە ئاخۆم ساڵێتە دەوران کێ بێ کێنیشێ بەشا کێ ڕەنجە ڕۆبێ هیچ کە نەنازێ بە جوانی خۆی ئەمر باقی بێ پیری هالەڕی ئەم خەڵکە هەر بە تەبایان سەروەت و ماڵن جا ئێژێ دووشێ کلمەتی ئێژێ ئافرم مەحموو لە خۆت و ماڵ و لە حاجی کەیە قەزای گەماڵن ئیسە ئەم خەڵکە بیر ناکەن و لە زەمانە و لە ساڵەکەیان و لە تەمەنەکەیان هەر ێژێنە بەشێ پارەم زۆر بێ و 3-4 سیارم بێ و 2-3 ژن خاستم بێ و ئالمانە تا 2-3 ژنەکەیانی و تا 2-3 سیارەکەیانی خوا ناقتەکرێ نە سیارەکانی تۆز نە ماڵەکەی هین تۆز نەژنەکەی هین تۆز ڕاستەکە ئەوشێکە خەرجی نەکردووە دوایەوە کامرد ژنەکە لە سێ شوێکی جوانی لێ ئەەکە ناوێنێ 1000 وە خۆریەکەی مێردەکەی خەدیمی لێ بەخوا حەقی خۆیەتی ئەو پیاوانە لە ژن ناپرسن هەقەوەی ئەچینە لای های پیری بۆی بسێنەوە بە قوربانم دەسەلێ ئۆسە لێوسەی لێوسەی لێگیان ئۆسە لێیبانی تەیلارێ وەی منیە کوژی تۆوە بەرخەگیان وەدەست بێ لە نیژەولارێ وەدەست بێ لە نیژەولارێ تعالى ببودانی وشینی سوال ماگیان اولا سوای دو دلو کربای دامی کریانی و آگیانه ای به نی قواتلو وی به نی قواتلو
جاني سايلة وسايليان أبيجم في شوا بياتا روتا مبوانيان أم تاقي تuna وشوا بيداقي تuna وشوا ئەویش هەر ئەو با بڵێن ڕەبتە با بڵێن مۆرتی پێنجوێن و مەریوان و ئەو هینانەیە گۆرانیە زۆریش دەست خۆش بە لە هونەرمەندەکان و توانێتەوە بەس ئەگەر معلوماتە هەبێ ئەمە خۆی لە عەزەڵەوە هیچ ئەم گۆرانیە ئەم سەلێ باڵێ وەڵا جا من بە شێوەی خۆمانوتم ئەم سەلێ مامەسا عوسمان بەڕێز ئەم گۆرانی و تۆ وەلی ئەو بە شێوەی هەورامی وتێ ئەو ئیسەگە ئیجرایەکەم دوو کەلی فەرمو Raseleyan doçel salario baselem ekseke deşteke oy kelariyo deşteke oy kelari ya ئاوەڵکی من بم بارایژمی ئای ئافرم بەخور یەک دەنگێکی کەوی تێکەڵ بێ ئەوەی تڕێک ئەبێتەوە بەهی ئەو کاتێک مامەسا عوسمان خۆ وەڵام منیش ئەسەریەت هەورامیم لەبەرە ئەڵبەت خۆ من هەر شەرمەندەم بۆ دووسێ هونەرمەند لاساییانەکەم و یەکی بازەڕا گۆرانی حەسەزیرەکەم پێژن خۆم خەجاڵەتی کێشم چون بەناوبانگ بووە یاین عینەدین یاین ماملێ یاین مامەسا عوسمان هەورامی جوانەکان گۆرانیان سەوتیان خۆشنەوە لێ خۆی سەناوی هەمویان ناوتری ئەخ باشە خۆ تۆ خراپی ناڵێ برات من هێشتا خۆم بەدڵم نییە وەڵام بەدڵ ئیسە جوانیش بێژم من لە خورماڵە تەوهین نەبێ بە هونەرمەندەکانی هەورامی هەمویان چاویان ماچەکەم بەڕاستی من بە گشتانە جوانم بە هەورامی و بە کورد و بە ئەوەی کە هاوزوانی خۆمان بێ من بە گشتە جوانم باش وەلێ بەخوا هەتا پیا و لە خورماڵا بۆ تۆ عوسمانیەکەم نەبی دووهمی هێشتا من خۆم ترێ خۆ بووم بایوتووە حەزم لەوەی نییە خۆم خەمە سەهایستی ئەو پیاوە کورە ئاخر کاکە دەمە خۆش بێ خۆتۆ ئەگەر وەکو خۆیان نەیڵەی هەڵبەتە باش بەڵام ئێستا خۆمە گەلە گەنجێ پیا بووە گۆرانیەکانیان هەر ئابرووی گۆرانیەکانیان بردووە براگەر وەکو خۆیشی نەیڵێن تێکیان ناوە مامەسایەکمان بوو لە مەریوانەوە سڵامە نەما حەمەمەلای نابوو بەڵێ ئیسە من زۆر جار خەڵ بەندەکانەوە پێژێ بە ژوێنە یا کەوی یا مەسەلەن گۆرانی خۆشیە مامەسا حەمەمەلایسە بە تعریف نایژم ڕێنیە خۆم نەبێ کەس نتوانێت بەزمان بێژێ گۆرانی مامەسا حەسەن زیرەک تۆ کە حەزی لە کام گۆرانیەتی بە تایبەتی وەڵا ئەو باران و بارانەی خۆشە بەلام و کاتۆزێ مرتعبم پی ئەو هینیشی خۆشە خاڵەڕێ بارەکەشی هەر خۆشە و باش دە دوو کۆپلم بۆ بڵێ لە کامیانە حەز لێ لەوە بەسەر چاو باشە دوو کۆپلە عیبین ئەی خاڵێ بوێر براکەم ڕێم کەوتە چۆڵێ تۆشمە بووە تور براکەم هاوری لایە کۆڵێ باش جا گۆرانێتی شێوازانم هین حەسەن دەرزی بێ ئەوشە خۆشە ئەو سەوزەگیان سەوزەکەی ماڵێوەم ئەوە زۆر خۆشە بەلای بۆم تەواو بکە سەوزەگیان مەڕۆبەریکەی منێداوەڵ من بەڕانی زەوان سەوزەگیان تۆ بەلێ
تازەوەگە کەوبەڕێ سەوزەیەوان خاڵی ڕشتەوە جوانەکانێتیریە سەوزەگیانێ بەناز کۆشتەوە باچین بۆ ماڵێ سەوزەگیاوان وەچرا خامۆشەوان وەدڵم بۆ دڵەکەوان یەزگار بێ خۆشەوە ئەک دەمە خۆش بێ ئەک دەسێ خۆش بێ بەڕاستی جوان ئەدایەکەی بەڕاستی ئەگەر بڵێم وەکو یعنی خەڵکانێگەیە کە زۆر زۆر بە خۆشیان ئەنازێنێ بە نیو ڕوبعیتەوە و گۆرانیانە جوان ناڵێتەوە و چاکیش نایڵێتەوە دەمە دەست خۆش بێ لێ بنێ یەکەم دوو سێ ڕۆژە لەم لاولۆلا ئەگەرم هیلاکە بۆ چۆری زۆریش مخواردی ئەنا ئەگەر بمەوێ هەر خەری گۆرانی بم لەوانە نییە کەم بێنم دەست و دەمە خۆش بێ خۆرە یەک عیبی نییە بەس تخوا تۆزە لە چاوری شت خۆ پارێزە و اینجا پارە تۆزە نەوسنیشم بۆ خواردن بەخوا لێوارەوە هینم لە خوارەوە ترشی چون ترشی خراپە بۆ دەم گوڵ بە ڕۆژە خراپە بۆ سەوت ئارە وەڵان ئەلبەت خۆمە لە عازە خۆمەکەم لە ئیسە چون لاگونجێ و ئەم هات و چووە ئەەکەین و بە بۆنەی ئایل و مناڵ و ئێژین با بە سەربەزی بە خەویانکەین هونەرمەند ئەبێ هەر هەمیشە لە ئیسراحەت ئابێ جا کەسێ تێر نەخەوێ سەوتی نایێت سەوتی کپە کەسێ مەسەلەن تماشاکە لە کاتی خۆیان خواردنێکی ئاوەکی سوو بێشتێ چێش لێ نەخوا بە هەموو چۆری گۆشت بژاوە نابێ یا ئاوی سەهۆڵ خۆیتۆ نابێ جوان لی بزانی دەست و دەمە خۆش بە عیبی نییە بە عام هەمومان هونەرمەند با بڵێن داماوین کورە خۆ بەمە ناژیت بەڕێزان ئەم بەرنامەی ئێمە ڕاستەوخۆیە و بەرنمەیەکی تایبەتە دوای چەند مانگە من هاتمەوە خزمەتان پەیوەندیمان پێوە بکەن لە خزمەتانە ژمارەی موبایلەکان کاکە ڕێباز لەسەر شاشەکە دای ئەنێ ڕێز و خۆشەویستی جەلال گۆڵەی و کەناڵەکانی میدیا گەڕیان قبول بکەن چاوتان ماجەکرد گۆرانیی پەیوەندیمان هەیە باش ئەچینە لای بەرهەمێکی تری مام عوسمان چەند بەرهەم و مام عوسمان هەشدە بووە خۆی معلوم نێ نانە بە قوربانە من بۆ خاتی خوا جا خۆ دوایی کابرا بە تایبەتی بۆی دانیشێ دوو ژەمەخوان جاتەواوە بێ بەرنامەکە دەست و دەمت خۆش خستیوین تۆ بچکۆلە و منزیلم بەقەی تۆ داهانەوم دەسیگاتە پلملم هەرکە خسەم پێبێژێ لە بێخاگوێ بڕم دەرموشلی وەلۆکە جاجارە سەر بەرزۆکە لە تارانێ بۆی تێنم پارچێ دەیڕەمە تۆکە نەرمە 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 نەرمەگی دیاری نەرمە تا ئەوڕۆ لە کەوشەکەی تانی سەرمە کەوشەکەی تانی سەرمە
بەڵام دانیشێ تخوا بەگوێ عوسمان کە هەڵسە و ڕیشە تاشێ کەڵاتم دەردەرێنم ماسی لە گۆن دەربێنم ئەو گۆرانیان منێژم بەخوا قەن ناشێنم حەزوو لە ماسی بیبێ لە زرێوارۆ بۆ بێنم نەرمە 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 ناسکۆڵەی نازەمینم ماڵم لای ماڵدورە تاڵێ جارێ نەبینم شەوانە خەوم کەوی پێوە ئەبینم ڕێکانی خەمتەرەگەیم بە گەورەکی چێ وتم ماچێکم دەرێ وتی ماچوونە دەمێ هەتی وەی دەم بڕیاوە هەڵسە بڕۆینەوە بۆ ماڵۆ سەعات پانزەی تەواوە دەستمان کرد بە زرم و زۆر شرامان لێ خوژراوە دەسمی گێڕا بۆش خاتە قەت هیچی تیانە ماوە هاوارم کویە هەڵە کەوتومە سەر چاڵێژۆ جیل پەراس و شکاوە لەسەرە و باڵا بەردە تێریا لە عوسمان داوە هیچ کەسێ تووڕە نەبێتۆ بڵێم بەدەخاوە نەرمە 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 نەرمەگەی گیانی نەرمە تا ئەوڕۆڕە ئەبەرم کەوشەکەی تاجی سەرمە ئۆ بباحەی ئەو سەرمە خشکاڵی لێو هەڵ نازە فرۆشی بە مسکاڵ لە بەرەو گەرنە ئەمرم لێم بووە بە کێسەر خاڵخاڵ تازە وەکو کەوباڕێ بابۆی بکەم گێڕووگاڵ چەوگەرمان بیسوودووە ماڵمان لەکانی تووە کاکە تەحتێڵی نەکەی بەخوا هێشتا هەرزووە کاکە تەحتێڵی نەکەی وەڵا هێشتا هەرزووە نەرمە 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 ئۆه گیانی نەرمە باوڕۆرە ئەمرم کەوشەکەی تاجی سەرمە گریە ماڵەکەمی ئەوەیە ئەوەیە دەستت خۆش بێ گۆرانێکی زۆر خۆش بوو جا ماشەڵای لێبێ بۆ خاویش و بۆ سەریعیش خۆشە بەڵامی تر سەریعەکان من معجیبی کەلیمەکانە زۆر جوانە دەسم چاو جوان ئەگە مامە عوسمان بێشێ جوان بێ هەر ڕێک سڕف کوردیە بەس من معجیبی ئەو هەنارم بەڕاستی بەخوا بە قبلی باوکم دیەی بەسەری هەش کەسێکە بە 15 تەقەڵ سەریە دوورنەوە ئەما بێ دوایی بە چەکش و قەڵەم هینیکەین مام عوسمان وڵی خەبەری ناخۆشی بۆ هاتۆتەوە بەرە وەڵا ڕێگەڵی بلیتی بۆ دەرچووەها شینەکە دەیاتێ ئەرێ ئالان ئەمڕۆ بووە بێ تااقەتی نە من نەزانم کولفەکەی وەرگرت ئاگان بێ هەر هەمووشی 25 بوو کاک جەزا باقیەکەشی کەوتە چوارشەممە ئەویشم ئاگا لێ بۆی نەڵی لە گەڕیان نییە ئاگام لە خشەی مار و مێروە خۆشەویستان با میساحەتی خۆی وەرگێقەی ناکە وەکو لە دەستپێکی بەرنمەکە شاڕوونکردنەوە ما ئیشەڵڵا جەلال گۆڵەیی هەموو مان کورە هەرماڵجا من هەری خۆمە برا ئیشەڵڵا هەموو مانگەیەک بەرنامەی تایبەتی ئاوا خۆش پێشکەشتانەکەم داوای لەبوردنەکەم بەخوا دەوامەکەم ڕێگەم پێنایە یعنی کە بێم هاوکاری کاک جەزا و ئەم بەڕێزانە بکەم من کاتێمەوە لە دەوام کارەبای ڕیسی نامێنێ ئێ بە کارەبای ڕیسیش نەبێ بەخوا کاک جەزام ئیشانە ناکرێ بەڕاستی نایشمەوێ ئیشێ بکەم کە لە دوای 2 ساڵ ئیشی خراپ پێشکەشی بینەرانی بەڕێز بکەم ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە هەر بە پێی کات و بە پێی توانە من هەر لە گەڕیان جێگەی فەخرە بۆ من لە خزمەتانە ئیشەڵا یەمەوە بەرچاوتان و لە خزمەتان نابم کا عوسمان گیان من وردە بەرەو فلیقاندنی بەرنمەکە ئەڕۆ ئەبم بە قوربانێ چاکمان عەزیەت دای بەڕاستی من لەلایەوە جوانە زۆر پێ خۆشحاڵم
هەر جەماعەتەکە بەڕاستی ئیخلاقیان جوانە هەم سەرکەوتون بە ئێوە و ئێمە لە مەریوانۆتینە خزمەتیەوە حتممەن پیاوێکی ڕێزدارن بۆین بۆ خزمەتان یاخوا بەخێر ئێمە بە ئێوە جوانی جارێ بەڕاستی حرمەت ئێوە لە لای من زۆرە خۆتان خاوەن هەموو ڕێزن زۆر سپاسی جەناب دەکەین زۆر بازە مەجلیسێتەنا پارەشە نییە ماشاکەی ئەم مەجلیسە ئەگە بەخاتە پارە وایە بەخوای بێ سۆرگەڵانەیە هات وای پارە نییە واللهی ئامۆزا ئێمە تۆزە وەز ئیشمان خراپە خۆ دینەرانی بەڕێزی ژەزان هەمووشمان خۆ باشین بەخوا خاڵی گیان لە خزمەتین هەرچی بە من بکرێ وەکو شخصی و کاک جەزا و ئەم بە ڕێزانە بچووکی دەکەیت ئەخیر پەیامە بۆ میدیاکانی گەڕیان بۆ گەڕیانی خۆمان بێژین بەڵێ خایشای نەخەمەتیانە پەیامی منەوە سەوەڵا ئومێدوارم لای خوای شەڵا هەر کەسێ هەنیازێکی هەیە مادەم خواگیان پێی خۆش بێ خالی قبولکات و ئەو کەسانیشە هەکە ئەیانەوێ بەڕاستی هیوایەتیان خۆشی و سەربەرزی بسڵمانان بێخۆ هەر هینایەتیان بات و پێش هەمووی خوا ئیمان عتاکە بە هەموو بسڵمانێ ئەویشەکە ڕێگەی لار ئەڕوا بەشکە ئیشەڵا خوابی هێنێتە سەر ڕێگەیەکی ڕاست ئەمێدوارم ئەمانیشەکە مەسوول و بەڕێوەبەری ڕادیۆگەریانن موفق من ئیشەڵا وەکو لە لای من ڕێز و حرمەتیانەی شڵا لە هەموو کە سەروا ڕێزیان بێ هەروایە دانیشون لای من کە خۆم بۆ خۆم ئەزانم برازای خۆ من و ئەزانم یانەکان هەر ئیتر 24 سابینەیەکۆ زۆر دەستخۆشیشان لێ یەکەم حەچی من هاتوێتمە ئێرا بەقەی مامی خۆیان ڕێزیان لە من گرتووە تۆ ئەزیزی ئێمەی ئەزیز خۆش بێ دەست و چاو خۆش بێ سپاسی بێپایانم بۆ کاکە ئالان زۆر سپاس بۆ کاک دیار کە تۆزە ناساخیش بوو سپاسیەکەین هەر ئەمڕۆنەی هێشپەکمان کرد ئەوانیشە کە بەڕاستی مامۆستا جەزا ئەیان ناسەیە کاکە بەرهانیە جەنابتان ئەبێ گەورەکانی چاویان لەمانەوە بێ وەک ئەما زەحمەتە کێشن گەورەکانیش چاویان لەمانەوە بەخوا چاویان کزە وەکو من ئەوانیژەوە نیە منیش یاخوا چاو کەس نەبێ بەخوا ئەوانی چاویان کزە بەخوا منەوە هەموو کۆمنتیان بۆ نووسیم دەستی هەمووتان نەگوشم دەستان ماژەکەم ناڵم ئایپاتەکەم پێ نەبووم ڕۆ بە موبایلش بەخوا بۆم ناکوێنێتەوە خۆشەویستان سپاسی بێپایانم بۆ کاکە ڕێبازی گوڵ و دڵ بۆ کاک بورهان چاوی ماجەکەم دەستخۆشی لێ یەکەم بۆ بەڕێز کاک جەزا بەڕێوەبەری میدیاکانی گەڕیان جارێکتر بۆ کاگالان و کاک دیار خۆشەویستان ئەچمە لای ئەخیر بەرهەمی کاک عوسمانی گوڵ و دڵ کاک عوسمان ڕۆژهەڵاتی تا بەرنامەیەکی تایبەتی تر بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ و ڕۆژ و شەو و شەوگارتان شاد
هوري لا روجنا أقول باتي عيلة جارم كبرش الوجنا لوسي رجل خبرم نرمجن وجنا وقرباني الشوانا عزيز وجنا سيشوار رجل ديوانا كبرش الوجنا غيرم بكلو ليوانا عزيز وجنا لكي لولانو لولانا كبرش الوجنا بيكر هوري لا روجنا دا بالاي بومدر كبرش الوجنا قربان بموي باشا نرمجن وجنا لو مجنون ليلي هوار وجنا عالم غزبازو سركي كبرش الوجنا دنيا داري بنيمك بدم يا الله يا عاجز بمدد والله بشر مع الله يا ويبين ودينا دمر بينا يا وشمنا الله تلقي مشكنا يا والله بنا الله تلقي مشكنا يا قتك سوريا وقراني كميمك قتك سوريا يا ريم سالم والله وفر المدورايا قاتب كوشي حمدانوا ظلف وخنينك توسي كانوا ويبين الرنايا ولا والولويا كيفها الله يريه من مربوطويا داري اسمعي كوت شيل وجد هوايد وداري يا بين ودنايا ودنايا او كم من الله كي مشكنايا اقول من الله وجد طلي مشكنايا يا على الجيال خوشم عاوسي كان بيزاننا من بوجيران خوشم وشلا على دين بينور سادو سرو خاموشم وشلا على دين بينور سادو سرو خاموشم سادو سرو خاموشم ولا بريال قلنا عمرنا ذنب وبكي وصار خلخال انا موخي خانني انا متوخي خانني انا بروح جانني انا متشرى تريكي يجبر حيوانني وبر حيوانني رش الريحانة
ماڵ بابم پەروانە بەرچەم ڕەوشە و ڕێحانە ماڵ بابم پەروانە برهان دەسووری داوە تەختێڵ یەکەم لە گرانە